لە ڕاستی ئەمە یەکەم خولی دوای کەرنتینەیە هەمومان نەزانی کە بەداخەوە ماوەی نزیکی 4-5 مانگ هەموو خولەکان هەموو چالاکیەکانمان وەستا خۆشببختانە ئێستا وا وردە دەزەکەینەوە بە چالاکیەکانمان یەکێک لەو چالاکیانەشمان ئەنجامدانی ئەم خولی تۆپی پێەیە ئیمڕۆ یاری کۆتایی بوو هەرتی پێک سەرکەوتوو ببێ لای من وەکووە هەمویان سەرکەوتوو بوون لەبەرەوەی ئێمە ئامانجمان خزمەتکردنی گەنجولا و وەرزشکارانە بەو هیوایین لە ئایندەیە بتوانین خزمەتی زیاتر بە هەموو ئەم گەنجانەی هەموو سنوورەکانی سلەیمانیش و دەوروبەر و خەزا و ناحەکانیشی بکەین و جگە لە خولی تۆپی پێ هەموو خولەکانی تر چ لە بواری وەرزشە چ لە بواری هونەرە ڕۆشنبیری هەموو لایەنەکانی تر بتوانین خزمەتیان پێ بکەین. Hey!